العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، هەزاران سوپاس و ستایش بۆ خوای تاک و تەنیا و بێشەریک کە ئەم ساڵیش بە خزمەت مانگی پڕبەرەکەتی ڕەمەزان گەیشتینەوە، مانگی هاتنە خوارەوەی قورئان کە خوای پەروەردگار لە سوورەتی ئەلبەقەرە لە ئایەتی 183 تا 185 باسی ڕۆژوو قورئانی بەیەکەوە گرێداوە. لە ناوەندی باسی ڕۆژوودا خوای پەروەردگار باسی قورئانی پڕ بەخششیشی کردووە. دەفەرمێ: يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون. لەگەڵ باسی فەرزبوونی ڕۆژوو لەسەر تاکتاکی ساغ و سەلامەت و جێنشینی ئەم ئوممەتەدا، یەکسەر لە دوای ئەوە ئاەتەکە دەفەرمێ: شهر رمضان الذي أنزل فيه القرآن. مانگی پڕبەڕەکەتی ڕەمەزان ئەو مانگەیە کە قورئانی تێدا هاتۆتە خوارەوە. ئاەتەکە تەواو دەکا و دەفەرمێ: فمن شهد منكم الشهر فليصم. کەسێک لەو مانگەدا هیچ عوزرێکی شەرعی نەبوو، لە ماڵەوە جێگیر بوو، نەخۆش نەبوو، واجبە لەسەری بە ڕۆژوو بێ. کەواتە دیقەتی ئاەتەکانی سوورەتی ئەلبەقەرە 183 بۆ 185 بدەن، دەبینین باسی هاتنە خوارەوەی قورئان ڕێک لە ناوەندی ڕۆژووی مانگی ڕەمەزاندایە. ئەمەش پێمان دەڵێ بە هەموو شێوەیەک دەبێ مانگی ڕەمەزان ڕۆژ وە فەرزەکەی تێدا بگیرێ. واتە ئەگەر هەر زانایەک، هەر مجتەهیدێک بێوێ فتوای ئەوە بدا با لە هاویندا ڕەمەزان نەگیرێ و نەقڵێ بۆ زستان، ئەوە نابێ. ئەو مانگا کە ڕەمەزانە سەرما بێ یان گەرما بێ، بارودۆخ هەر شێوەیەک بێ، هەر دەبێ لەوێدا بێ، چونکە لە مانگی پڕبەرەکەتی ڕەمەزاندا قورئانی پیرۆز دابەزیوە. ئەو مانگەی کە ئەم قورئانەی تیادا بەزیوە: فحقيق بشهر هذا فضله وهذا إحسان الله عليكم فيه. كخواي پروردگار أم قرآني بسر إيمدا دابزاندو كذا فرمي: هدى للناس وبينات من الهدى والفرقان. أم قرآن بربركتا هداية بو دنيا وقيامتي همو خلشي. والله أمر مروفاتي كسرگردان بوا كالسود لخوش گزراني نابينه هي أوية لهدايتي أو قرآن دور كوتوتوا. بينات يبين الحق بأوضح بيان، بجوانترين شيا وحق راستي كان لم قرآن دار كراونوا. فرقانا الفرقان بين الحق والباطل والهدى والضلال وأهل السعادة وأهل الشقاوة. ئەگەر دەتەوێ بۆ دڕون بێتەوە کامە ڕێبازی حەقە و کامە بەتاڵە، ئەتەوێ بۆ دڕون بێتەوە کامە ڕێبازی هودای خوای پەروەردگارە و کامە گومڕاییە، ئەگەر دەتەوێ بۆ دڕون بێتەوە چ کۆمەڵێک سەرفرازی ئەم دنیا و ئەو دنیان و چێش بەدبەخت و سەرگەردانە و نازانێ بۆچی دەژی، وەرەوە خزمەت قورئان. قورئان هەمووی لێک کردوێتەوە. ئەوە بەس بە قورئان و کەلامی پەروەردگار دەکرێت. دەبێت لە شکرانە بژێری ئەو شاخەڵاتەدا کە خەڵکی تر نیەتی، ئەم مانگە بکرێ مەوسیمان للعیباد. بەڕێزانی وەکو جەنابتان بیکەن بە مانگی هەوڵ و هیممەتی شکرانە بژێری خوا. بەچی؟ بە نوێش. ئەلحەمدولیلا دەبینی مزگەوت نەک نوێژە فەرز و جەماعەتەکان، ئەو هەموو نوێژە سوننەتەی تیا دەکرێت، نوێژی تەراویحی تێدا دەکرێت. یەک مانگی تەواو مانگی ڕەمەزان هەموو ڕۆژوەکانی تێدا دەگیرێ. زەکات و سەدەقە و بەخشش لەم مانگەدا موسڵمانان لە هەموو کاتێ زیاتر بە ئاگادێنەوە گەرم و گوڕترن تێیدا. برایەتی و خۆشەویستی نێوان ئیمانداران، پاکبوونەوەی دڵەکان، جیاواز نەبوونی ڕەنگەکان و دەنگەکان هەمووی ماڵی خوا بەیەکەوە کۆمان دەکاتەوە. شارەزابوون لە دین ئەو دەرسانەی کە لە مانگی پڕبەرەکەتی ڕەمەزاندا ئەلحەمدولیلا دادەندرێن
کە بە فەزلی خوای پەروەردگار لە مزگەوتی ڕێگای بەهەشتیشە هەموو شەوانێک ئێمە لێرە دەرسمان هەیە هەر جارەی بە پێی کاتە کە تەفسیری ئایەتێک شیکردنەوەی فەرمودەیەکی پێغەمبەر دەکەین صلی الله علیه وسلم لە دوای ڕەمەزانەوە بۆ دەردەکەوێ مەڵۆیەکی گەورە لە زانستە شەرعیەکان لە مانگی ڕەمەزاندا کۆ کردەوە و فرسەتێک بوو بەدەستی بێنە جا ئەم قورئانە پڕبەخششە کە عەرزم کردن ڕەمەزان بۆیە ئەوەندە پڕخێر و بەرەکەتە بەهۆی قورئانەوە ئەی ئێمە چۆن لە خزمەت قورئان دابین چۆن لە خزمەت قورئان دابین و حەقی ئەو قورئانە بدەین خاڵی یەکەم خۆشەویستم جوان فێری ببە و بیخوێنەوە جوان فێری ببە و بیخوێنەوە ئێستا فێربوونی قورئان زۆر لە جاران ئاسانترە و چەندین ڕێگا و شێوازی هەیە خوای پەروەردگار دەفەرمێ وەڕەتیل القورئانە تەرتیلا بەڕێکی قورئان بخوێنە بە تەجویدەوە بیخوێنە بە شوێنەیی و هێواشی و جوان بیخوێنە و حەقی پیت و مەخرەجی پیتەکان بدە ئەمجا گوێی بۆ بگرە حتا هەوڵ بدەی فێربی زۆر زۆر باشە ئەگەر نەتوانی فێری خوێندنەوەی قورئان بی ئەم قورئانە چونکە بەخششی خوای پەروەردگارە کەسی لێ مەحروم نابێ ئەوەی کە دەزانێ قورئان بخوێنێتەوە ئەوەش کە نازانێ قورئان بخوێنێتەوە بە گوێگرتن لە قورئان پاداشتی دەست دەکەوێت گوێ بۆ قورئان بگرە خوای پەروەردگار دەفەرمێ وإذا قرئ القرآن فاستمعوا له وأنصتوا لعلكم ترحمون لسورة الأعراف آيات 204 دەفەرمێ هەر کاتێک قورئان خوێندرایەوە لەناو ئۆتۆمبیلەکەتدا بووی لەناو ماڵەکەتە کەناڵەکەیان خستە سەر و قورئانی پڕبەخشش بوو ئەو قورئانە خوێندرایەوە فاستمعوا له بەدڵ گوێی بۆ بگرن و ئەنصتوا بێدەنگ بن بۆ ئەوەی بەزەیی خواتان بەنسیب ببێ لعلكم ترحمون ئێمە هەمیشە دوعا دەکەین یا ڕەبی خوای پەروەردگار ڕەحممان پێ بکەی دەکە خوا ڕەحمی پێکردی هیچ شتێک لە ڕەحمی خوا چاکتر نییە کە دەڵی خوایە ڕەحمم پێ بکە یعنی هەرچی خۆشی ئەم دنیا ئەو دنیا پێم ببەخشە ئەتەوێ خوا ڕەحمت پێ بکە خوا دەفەرمێ گوێ لە قورئان بگرە بەڵام چۆن گوێگرتنێک خوای پەروەردگار دەفەرمێ فاستەمیعوا ئێمە وشەی سەمیعەمان هەیە ئیستەمەعەمان هەیە لە زمانی عەرەبیدا ئەو ئوستازانی کەوا شارەزای زمانن ئەزانن زیادەة المەبنا تدل على زیادة المعنى هەتا وشەیەک پیتەکانی زیاتر بن مانای وایە ماناکەی فراوانترە بۆیە خوا نەیفەرموو فاسمعوا له ئەگە قورئان خوێندرایەوە ئاوا بە ئاسایی گوێ بۆ بگرن وەکو قسەی ئاسایی بەڵکو فاستەمیعوا له فاستەمیعوا یعنی چی یعنی گوێی بۆ هەڵخە نمونەیەک عەرزی جەنابتان بکەم دوو نمونە دوو کەس قسە دەکەن جاری وایە بەیەکەوە بابەتی بابەتێک دەکەن تۆ زۆر مەبەستە لە قسەکە حاڵی بیڕم بێ پەیوەندی بە تۆشەوە هەبێ چاو لێ چۆن گوێت هەڵدەخەی هەموو هەست و نەستت دەخەیتە سەر قسەکە بۆی لێ حاڵی ببی لە سەرەیەکا وەستاوی و ناوەکان دەخوێندرێنەوە لە مەتارێکای لە شوێنێکای بلیتەکانی تۆ فڕۆکەکەی تۆ دەخوێندرێتەوە لە دایرەیەکای شتەکەت وەرگریتەوە هەموو لەشت دەکەی بە گوێم ناهێڵی مەشغوڵ بی بۆ ئەوەی گوێت لە ناوی خۆت بێ بەسەر تاتێ نەپەڕێ و ئەو بابەتە لە دەست نەچێ خوا دەفەرمێ ئاوا فاستەمیعوا له هەموو لەشتان بکەن بە گوێ کاتێک کە کەلامی پەروەردگار کە قورئانە خوێندرایەوە و ئەنصتوا بێدەنگیش بن بێدەنگ بن خۆت بە موبایلەوە مەشغوڵ مەکە خۆت بە تەسبیحاتەوە مەشغوڵ مەکە ئەزانن تەسبیحات و زیکری خوا لە هەموو شتێک پیرۆسترە بەڵام کە قورئان خوێندرایەوە تەسبیحاتیش دەبێ لابەی نابێت لە تەلەڤیزۆنەوە قورئان لێ دەدرێتەوە خەریکی سڵاوە لێدان بی خەریکی سوبحان الله ئەستەغفر الله بی هەموو شتێک دەوەستێ و ئەنصتوا بێدەنگ بە بێدەنگیەکەت لەبەر ئەوە بێ دڵت بدەیتە قورئانەکە تا حتا توانات هەیە کە توانان نەبوو دەتوانی کەناڵەکە بکوژێنیتەوە ئەتوانی ڕادیۆکەی لە ناو سارەکە تا بیکوژێنیتەوە بەڵام ئەو مەسافەیە نابێ قسە لەگەڵ کەسا بکەی کە کەلامی خوا خوێندرایەوە ئەگەر دەتەوێ خوا لەو دەرفەتەیە ڕەحمەتی خوات بەسەرا ببارێ والله خۆشەویستم ئەمە کەلامی خوایە ئەمە هەمە حەدیثیش نییە ئەو وەختەی ئاوا بە دڵ و بە گیان لەگەڵ قورئانەکەی و گوێی بۆ دەگری دڵنیا بە پەیتا پەیتا ڕەحمەتی خوات بەسەرا دەبارێ ئەگەر لە ماڵێکا خێزانەکە ژن و مێرد و منداڵەکان ئاوا چەند دەقەیەک دە دەقەیەک دانێن بۆ گوێگرتن لەو قورئانە پڕبەخشە واللهی دڵنیا بە ئەو ماڵە ڕەحمەتی خوا پەیتا پەیتا دەبارێ بەسەریدا بەڵام دەبێت ئاوا کە قورئانەکە فەرمووی فاستەمیعوا له وأنصتوا ئاوا گوێی بۆ بگرین ئەگەر دەزانی باشیش قورئان بخوێنیەوە مەڵێ من مامۆستای فێرکردنی قورئانم پێویست ناکە گوێ لە قورئان بگرم نا جار جار بیخوێنە
جار گوێشی بۆ بگرە بە تایبەت ئەو قورئان خوێنانەی قورئانیان ڕەوانە و دەنگێکی بەڕاستی کاریگەر و خۆشیان هەیە هەر کەلامی خوایە قورئان خوێنی وا دەیخوێنێتەوە بەڕاستی مچورکە بە لەشتا دێ قورئان خوێنی دەنگ ناخۆشیش بخوێنێتەوە بەخوا ئەو کاریگەریە لێ ناکە گوێ لە دەنگ خۆشەکە بگرە دەچینە خزمەت صحیحی بوخاری ژمارەی فەرموودە 5048 پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە چەند ڕیوایەت ئەم فەرموودە هاتووە هەندێک دەفەرمون خاتو عایشەی لەگەڵدا بووە هەندێک دەفەرمون بە تەنها بووە هەندێک دەفەرمون خێزانەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم چەندانەیەکیان بەیەکەوە بوون بەلای ماڵی ئەبا موسای ئەشعەریدا تێپەڕین ئەبا موسای ئەشعەری یەکێک بووە لەو قورئان خوێنانەی بەڕاستی دەنگی خۆش بووە واتە ماڵەکەیان هۆدەیەک بووە شەو بوو لە ژوورەوە قورئانی دەخوێن دەنگی لێ هەڵبڕی بوو چونکە کەسی لەگەڵا نەبوو خۆی بە تەنیا بوو زۆر بە جوانی و بە دەنگێکی بەڕاستی نەرم و خۆش قورئانی دەخوێن دەفەرمێ پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەبە تەنیا بوو بیان خاتو عایشە و ئەفرەتانی تری لەگەڵا بوو بن هاوسەرانی بەڕێزی ئەوەندە دەنگەکەی پێخۆش بوو بە پێوە وەستا حتا ئەبا موسا لە قورئانەکەی بۆوە لە ژوورەوە ئەبوو موسا نازانێ پێغەمبەر صلی الله علیه وسلم گوێی لێگرتووە بەڵام ئەوەندە کاریگەری هەبوو لەسەر پێغەمبەر صلی الله علیه وسلم نەڕۆی هەتا قورئانەکە تەواو بوو کەسێ دەنگی خۆشە دوعایەکی خێری بۆ بکات پێشی بڵێ دڵی پێ خۆش دەبێ بڵێ یا ڕەبی مامۆستای قورئان خوێن خوا پاداش دەداتەوە خوای گەورە ئیخلاست زیاد کە وەڵڵاهی کاری تێکردین قورئانەکەت هەموو کەس پێویستی بە هاندان هەیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەیانی کە بۆوە لە نوێژی بەیانیدا ئەبوو موسای بینی فەرمووی یا ئەبا موسا لەقەد ئوتیتە مزمارا من مەزامیری ئالی داود یا ڕەبی ڕەحمەتی خوا لێبێ ئەبا موسای ئەشعەری بەڕاستی بەشێک لە دەنگخۆشی داود پێغەمبەرت پێدراوە ئاخر کەس لە داود پێغەمبەر دەنگی خۆشتر نەبووە کە کەلامی خوای خوێندووە فەرمووی بەشێک لە میراتی دەنگخۆشیەکەی داود پێغەمبەر خوا بە تۆی داوە واللهی نەمتوانی بڕۆم کە گوێم لەو دەنگەی تۆ بوو واتە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەکو بۆ خۆی قورئانی فێری خەڵک کردو و قورئانی خوێندوتەوە گوێشی لە قورئان خوێن دەنگ خۆش گرتووە هەروەها بە خەڵکی فەرمووە قورئانم بۆ بخوێنن بەسەر ما بیخوێننەوە لە صحیحی بوخاریدا بە ژمارە فەرموودەی 4582 بە چەند ڕیوایەتێکی جیاواز هەر لە بوخاریدا ئەم حەدیثە هاتووە عەبدوڵڵای کوڕی مەسعود دەفەرمێ ڕۆژێکم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بانگی کردم فەرمووی اقرأ علی القورئان عەبدوڵڵای کوڕی مەسعود وەرە قورئانم بەسەرا بخوێنە بەڕێزان دقەتی فەرموودەکە بدەن نەیفەرموو اقرأ لی القورئان قورئانم بۆ بخوێنە قورئانم عەلەیە بەسەرا بخوێنە ئەو دوانە زۆریان فەرقە کەسێ دڵە ئەو شتم بۆ بخوێنەوە کەسێ دڵە بەسەرمیا بخوێنەوە قورئان بۆ خوێندنەوە نییە یعنی من لەم کاتەیە وەستاوم پەیامی رب العالمینم تۆ بەسەرا دەخوێنیەوە بلا تشبيه ولا تمثيل ولله المثل الأعلى كاتم مرسومي جمهوري دخوێندرێتەوە هەموو ئەوانەی لێوان ڕێک ڕاوەستاوان بەسەر کەسێکە دەخوێندرێتەوە بڕیارێکی بۆ دەردەکرێت فەرمووی ئەو کەلامەی خوام بەسەرا بخوێنەوە ئەوە ڕێک بۆ من دابەزیوە قورئانم بۆ بخوێنەوە لە ڕیوایەتێکا فەرمووی اقرأ علي سورة النساء سورەتی نیساءم بەسەرا بخوێنەوە ئەی عەبدوڵڵای کوڕی مەسعود عەبدوڵڵا بەسەر سوورمانەوە فەرمووی أقرأ عليك وعليك أنزل ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم من قورئانت بەسەرا بخوێنمەوە خۆ قورئان بەسەر تۆیە هاتووەتە خوارەوە فەرمووی بەڵێ إني أحب أن أسمعه من غيري بەڕاستی من زۆر حەز دەکەم لە غەیری خۆمەوە گوێم لە قورئان بێ بەڕێزم دەکرێت تۆ مامۆستای قورئان فێرکردن بی حەز بکە لە غەیری خۆشتەوە جارجار گوێ لە قورئان بگرە فەرمووی حەز دەکەم لە غەیری خۆمەوە گوێ لە کەسێک بگرم کە قورئانم بەسەرا بخوێنێتەوە أفرمي فقرأت سورة النساء دستم كد بخويندني سورة نساء دفرمي سرم دا خستو دستم كد بخويندني قرآنك حتى تشلو يك آياتم لي خويندوا آياتي جمالة تشلو يك جيش مصر أو آياتي فكيف إذا جئنا من كل أمة بشهيد وجئنا بك على هؤلاء شهيدا بأسي قيامتا حمو أمتك لقلت بيغنبركي دي أمتك بيامي خواتان بيجيش أقبلنا أو بيغنبرك الشاهدة بيغنبرك بيتجاندن حتى دي تصير محمد المصطفى صلى الله عليه وسلم أمتي إسلام أو بيغنبرك الشاهدة بسرتانوا بيغنبر صلى الله عليه وسلم واشوب ونا ومشهد كان قيامته وكقرآنك والقل ياتيك الله وكل ميدان قيامته به تفرمك جيش مع آيات فرمي حسبك الآن عبد الله بوسته ليرد بسه دفرمي فرفعت رأسي فإذا عيناه تهملان وفي رواية تذريفان دفرمي كسرم هالبري سيرم كرفرميسك لتشاوكاني بيغنبر ديت أخوالوا
پێغەمبەر هۆن فرمێسک بە چاوی پیرۆز یادێتە خوارەوە قورئانەکە وا کاری لێ کردووە. چەند خۆشە ئینسان کاتانێک دانێ لە مانگی پڕبەرەکەتی ڕەمەزانەدا بەتایبەت و بەگشتیش لە هەموو مانگەکاندا دانیشی موبایلەکەت بکەیتەوە قورئان خوێنێکی کاریگەر قورئانت بۆ بخوێنێ و لەگەڵ مەشهەدەکانیات تێکەڵاو بی و قیامەت بێنیتە بەرچاوی خۆت. ئەوە خاڵی یەکەم بیخوێنەوە و گوێی بۆ بگرە. دووەمیان هەوڵ بدە هەر ختمێکت کرد لەسەر ئاەتێکی بوەستە. ئێمە دەڵین چۆن لە خزمەت قورئاندا بین بە خوێندنەوە و گوێگرتنی و خاڵی دووەم بەوەی جێبەجێی بکەین لە ژیانماندا. هەر ختمێکت کرد ئاەتێک هەڵبژێرە، فەرمانێکی خوا هەڵبژێرە و بەسەر خۆتا جێبەجێیکە، بڵێ وعد بێ لە ماوەی ئەم ڕەمەزان بۆ ئەو ڕەمەزان من ئەم ئاەتە منهەجی ژیانم بێت. بەڕاستی ئیستیفادەی لێ دەکەی خۆشەویستم. ئەوە ئیستیفادەکردنە لە خزمەت قورئاندا بوونە. ئەویش بەوەی بۆ نمونە من ئاەتی عەرزی جەنابتان دەکەم لە سوورەتی هود ئاەتی 114 و 115 دەفەرمێ وأقم الصلاة طرفي النهار وزلفا من الليل إن الحسنات يذهبن السيئات ذلك ذكرى للذاكرين واصبر فإن الله لا يضيع أجر المحسنين. خوای پەروەردگار هەر پێنج فەرزەک نوێژەکەی لەناو قورئانە بۆ تۆمارکردوون کاتەکەی. لە سەرەتای ڕۆژبوونەوە نوێژی بەیانی بکە، لە بەشی دووەمی ڕۆژدا لە نیوەڕۆ بەوداوە دوو نوێژی تر بکە، نیوەڕۆ و عەسر. وزلفا من الليل لە بەشێکی شەودا مەغریب و عیشاش ئەنجام بدە و هەندێک شەو نوێژیش بکە وەکو سوننەت. پاشان بزانە ئین الحەسەنات یذهبن السەیئات، چاکەکان خراپەکان لا دەبەن. إن ذلك ذكرى للذاكرين أو كساني كيادوري وردقرن براستي أما درسي قوريه بويان آرامش بقرة فإن الله لا يضيع أجر المحسنين. خواهي پروردگار هرگيز چاكي كاران بزايا نادا چاكا بكو بيسبير بخوا لسر أم آيات جنابت بواسطة إن الحسنات يذهبن السيئات. بلا من لم رمضان تا أو رمضان ختمي قرآن كدو أم آيات جيبت زيادة كم لجيان ما ئەمە قاعیدەیەکی کولیە، دڵنیا بە فەرموودەی خوایە چاکەکان خراپەکانت لەسەر لا دەبەن. کتێبێکم خوێندەوە ڕەسائل من القورآن نووسەری بە ناوبانگ ئەدهم شەرقاوی نووسیوێتی لە لاپەڕەی 99دا ئەم ئاەتەی ئاماژە پێ کردووە لە کەم تەفسیرا نەمدیوە. فەرمووی إذا لم تستطع أن تتخلص من معصية فحاصرها بالطاعات. گوناهێکە ئیبتیلا بووی پێوەی ناتوانی وازی لێبێنی، تووشی دەبێەوە تۆ بەدەکەی توش دەبێەوە. گوناهەکە مادام ناتوانی بە کولی وازی لێبێنی گەمارۆی بدە کۆنتڕۆڵی بکە بە تاعەتی خوا. وەکو لە پزیشکیدا دەڵێن کەسێ سوکەریەتی کەسێ شەکرەیەتی ناتوانێت شەکر نەخوا، ئەی خوا وانە مبتەلا بۆ پێوەی تازە ناچارە تووشی دەبێتەوە. چی دەکات دەرزیەکی ئەنسۆلین لەخۆی دەدا، حەبی شەکرەکەی لەگەڵا دەخوا، بەو حەبەک شەکرەکەی کۆنتڕۆڵ دەکات. کەسێک چەوری بەرزە بۆەوەی تووشی زەختی خوێن نەبێ لەگەڵ خواردنی نانەکەدا حەبێکی چەوری و زەختیش دەخوا، پێی کۆنتڕۆڵ دەکات. بە هەمان یاسای شەرعی ئاەتە قورئانیەکە دەفەرمێ واز لە هەموو خراپەیەک بێنە، نەتوانی هەوڵ بدە هەر کاتێ بێ شەرعیەکەت کرد ئیلا چاکەیەکی لەگەڵا بکە، ئەم چاکەیە کۆنتڕۆڵی دەکات. نمونەی واقعی بۆ جەنابتان باسکەم. کەسێ نەیتوانی بەسەر چاوی خۆیان دوو لە ڕووی جەنابتان زاڵ بێ و چاوی کردەوە بەرامبەر بە ئافرەتانی نامەحرەم، یان ئافرەتێک بە هەمان شێوە بەرامبەر پیاوانی نامەحرەم سەرنجی ڕاکێشا بە عەوداڵیەوە بۆی ڕوانی بە تاعەت ئەم کارە لەسەر خۆت کۆنتڕۆڵکە. بە تاعەت چۆن کۆنتڕۆڵی کەی؟ ئێمە دووشتمان هەیە، تاعەتی بەدەنیمان هەیە وەکو نوێژ و ڕۆژ و تاعەتی ماڵیمان هەیە وەکو پارە. بۆ کابرای پارەدار نابێ بڵێ هەر نەزەرێکم کرد وەڵا $100 دەکەم بەخێر بۆی هیچ تێ ناچێت. ئەم لەسەر خۆی فەرزکە بڵێ خودای پەروەردگار تا ڕەمەزانی داهات و من ئەم ئاەتەم خوێندۆتەوە و گوێم لێگرتووە وعد بێ هەر نەزەرێکی حرامم کرد دەبێت لە شەوە هەستم دەستنوێژێ بگرم و ڕۆژێ چەند نەزەرم کرد بێ حیسابی کا لە لای خۆی، ئەبێت لە شەوە ئەوەندە شەو نوێژە بکەم ئەوەندە دوورکاتە بکەم وەڵڵی پاش ماوەیەک شەیطان بۆ ئەوەی ئەم خێرەت بەنسیب نەبێ هەر لە خۆ چاوت دەگریتەوە. ئەمجا کەسانێکیکە لە تاعەتە ئازایە بەڵام کەم دەرامەتە بڵێ وەڵڵاهی ئەگەر نەزەرێک بکەم ئەبێت 10,000 بکەم بەخێر، لە ترسی پارەکە شەیطان لەو ڕێگایەوە زەفرەت بۆ نایەنێ. کەسێ غەیبەت دەکا کۆمنتی ناشرین دەنووسێ حەقی ئەم و ئەوی فەیسبوک شەڕە فەیسبوکی هەیە کارێکی ناشرینە قیامەتی خۆت وێران دەکەی ناشتوانی خەریکە وازی لێبێنی بڵێ وعد بێ هەر وشەیەکی نەشیاو لە فەیسبوکەکەمان لە کۆمنتێکا بنووسم ئەبێت چاکەیەک بکەم. جا ئەگە پارەدار بوو با بە ڕۆژوو بێ، ئەگەر کەم پارە بوو با پارە بکا بەخێر، چونکە زانایان دەفەرمون لە کەفارەتی سوێندا نابێت دوو کەس وەکو یەک فتوایان بۆ بدرێ. کەسێک سوێندێک دەشکێنێ
دەوڵەمەندە وەڵا حەز دەکەی نەخواردنی دەکە 100 کەست بۆ دەدا ئەمە بەوە بە عقوبەکە وەرگێ بڵێ 3 ڕۆژ بە ڕۆژوو بە بۆ ئەو دەوڵەمەندە 3 ڕۆژەکە بەقەدە ملیۆنە دۆلار هەیە بڵێ 3 ڕۆژ بە ڕۆژوو بە بەڵام هەژارەکە پارەکە بدا باشترە نانی فەقیرەکە بدا چونکە زۆر بە قورسی نانی 10,000 بۆ ئامادە دەکرێت لێی دەبێتە دەرز تۆ ئەم ئاەتە قورئانیەت وەرگر وەسبیر ئارامیش بگرە لەسەری با هەفتەیەک و 2 هەفتە و مانگێک نەبێ حتا 1 ساڵ لەسەری بەردەوام بە وەڵڵاهی کۆنتڕۆڵی ئەو ئەخلاقە خراپەت دەکەی چوویتەوە لە خێزانت تۆڕەی ژنێک لە پیاوەکەی بۆکو پێویست نییە بڵێ وعد بێ هەر کاتێ سەرپێچی فەرمانی خوام کردو دڵی هاوسەرەکەم ئازاردا ئەبێ 100 سڵاو لەسەر پێغەمبەر بدەم صلی الله عليه وسلم ئەمە خۆم بەو چاکەیە پاکەمەوە لەو بێشەرعیە وەڵڵاهی پاش ماوەیەک هەوڵ هەست دەکەی بە تەواوەتی ئەو ڕەفتارە خراپە نەماوە ئەمە لە خزمەت قورئاندا بوونە با قەدری ئەم قورئانە بزانین خۆشەویستانم کە ئێستا ئەوە لە هەموو مزگەوتا بەم تەبع جوانە ملەوەنە تەجوید کرا لەبەر دەستماندایە ئەزانی ئەم قورئانە بۆ خەڵکانێک ئێستاش و لە پێشتری شاوە بە ئاسانی نەبووە زانای بەناوبانگ دکتۆر حەسان شەمسی پاشا لە کتێبی عەلا قیمەم الجیبال کە ئەو کتێبە الحەمدولایە ئێستا لە کتێبخانەی کوردیدا کراوەتە کوردی بە ناوی لووتکەی سەرکەوتن مامۆستای وەرگێڕی بەتوانە ئازار عەباس گلێجاڵی کردوێتی بە کوردی لە لاپەڕەی 313 ئەمە هەیە خۆتان بیخوێننەوە ئەفەرمێ دکتۆر حەسان شەمسی لە پێشبڕکەیەکی نێودەوڵەتی هەموو دەوڵەتانی جیهانی ئیسلامی و غەیرە ئیسلامی ژەوانی مسلمانیان تێدا بەشداریان کردبوو مێرمنداڵێکی تەمەن 12 ساڵی یەکەمی پێشبڕکەی لە بەرکردنی قورئانی هێنا کە هەموو قورئانی زۆر بە دەنگی خۆش و زۆر بە تەجویدی جوان خوێندەوە لیژنەی هەڵسەنگاندن لە بەردەمی هەموو ئامادەبوواندا لێی پرسی چێ ئەم قورئانەی وا بە جوانی فێر کردی و پێی لەبەر کردی وتی من هیچ مامۆستایەکم نەبووە بەس باوکم وتیان مامۆستاکەی باوکت چێ بوو وتی مامۆستاکەی باوکم باپیرم بوو ئەزانن ئەم مناڵە لەکوێوە هاتبوو لە ڕووسیاوە هاتبوو وتیان سەیرە باوکت سەردەمی ئیتیحادی سۆڤیەتی جاران کاتێ حکومی کۆمۆنیستی لە وڵاتەیە کاری دەکرد سزای کەسێک ببیندرایە بەرماڵ لە ماڵیایەتی و نوێژی کردو بەس کوشتن بوو عنی کەسێک یەک سوزدەی بە حەقی بۆ خوا بردبێ سزاکەی هیچ شتێک نەیدەکرێتەوە ئیلا ئیعدام نەبێ بە گولە ڕەمی دەکرێت لە سێدارە ئەدرا چۆن باوکت ئەم قورئانە فێر بوو وتی باوکیشم باپیرم فێری کرد والله سەیرە لەو پەڕی تونند و تیژیدا باوکت لە لای باپیرت قورئان فێر بووە چۆن فێر بووە وتی باوکم بۆی باس کردم وتی ئەو کاتە من منداڵ بووم وەکو تۆ باوکم بە ناوی باغداری و ئاژەڵداری ئەوە ڕۆژانە منی سواری پشتی گوێ درێژەکەی دەکرد و بەیانیان لەگەڵ خۆی دەیبردم مەکتەب و شتمان نەبوو ئەڕۆیشتین کە لە گوندەکە دەردەچوین باوکم تورەکەیەکی ڕەشی دەکرد بە سەرما و گرێی دەدا بۆی چاوم لە هیچ نەبێ حتا دوور دەخستمەوانە و دەچوینە ئەشکەوتێکی بچکۆلەوە لەوێت چەند پەڕەیەکی لێ وەکو تەختە قورئانی لەسەر نووسرابەوە هەموو قورئانەکە ئەوا لەسەر تارچە تەختە نووسرابەوە هەموو ڕۆژێ باوکم دەهات قورئانەکەی بۆ دەخوێنمەوە بە یەکەوە دەورمان دەکردەوە و من لەبەرم دەکرد و باوکشم دەوری دەکردەوە بۆی هەم فێری خوێندنەوەکە بم نەکرد بە لەبەر بە حیفظ هەم فێر بم بیخوێنمەوە هەم لەبەریشی کەم دوای ئەوەی کە نزیک ماڵەوە دەبووینەوە دەهاتینەوە سەر ڕێگای شەقامی ئەسڵی باوکم تورەکەکەی لەسەر لەوێ لێی دەکردمەوە کە لە ئەشکەوتەکە دەهاتینە دەرەوە تورەکەکەی لەسەر دەکردمەوە وتیان باپیرت بۆ وای لە باوکت دەکرد وتی باوکم وتی باپیرم دەیگوت نەوەک لە ژێر چاودێری دابین ئەم ئەشکەوتەم مەدرسەی تەحفیزی قورئانە ئەوە کردومانە بەنۆرە ئەمڕۆ سەرەی منە سەعات ئەوەندە بەیانی سەرەی فڵان کەسە سەعات ئەوەندە منداڵەکان دێنن لەم قورئانەش زیاتر شک نابین لەم وڵاتەیە ئەوەندەمان لەسەر پارچە تەختە نووسراوەتەوە بەدەستگەیشتووە بۆی ئەم قورئانە جیل بە جیل بگێنین و نەهێڵین بفەوتێ ڕۆڵە دەترسم لە ژێر چاودێری دابین و پۆلیس و ئاسایش چاودێریمان بکە بۆیە ئەگەر جیراین نەوەکو تۆ بە قسەی خۆش و قسەی لووس بتخەڵەتێن و ئاماژە بۆ بکەی ئەشکەوتەکە لەکوێیە و قورئانەکە لەکوێیە یان بترسێن و لەژێر هەڕەشەدا و لەژێر تەعزیبە قسەیەک بدرکێنی و بیان دەست بەسەر ئەشکەوتەکە و قورئان خوێنەکان و قورئانەکەدا بگرن من تەحەممولی هەموو ئەشکەنجە و ئازارێک دەگرم بەس تۆ تەحەممولی ناکەی با شوێنەکە نەزانی شوێیە با تۆ بە چاوی بەسراوە دەتبەم و بە چاوی بەسراوە دەتێنمەوە باو پیرم بەو شێوەیە قورئانی فێری باوکم کرد باوکیشم بەو شێوەیە قورئانی بە من ختم کرد بەڕێزان چ زەحمەتێک بەڵام چ تام و چێژێک ئێستا الحەمدولیلا لە هەموو زگەوتێک و لە هەموو گەڕێکەکە بنکەی فێربوون و لەبەرکردنی قورئان هەیە توخوا مناڵ چاوگەشەکانتانی لێ بێبەش مەکەن کۆتایی وتارەکەم بەو پەخشانە شعرە جوانی دێنم کە مامۆستای بەتوانە مامۆستا مەلا غەریبی پێنجوێنی دەفەرمێ ئەم قورئانە
ڕازێکی پڕ لە حیکمەتە نورە و شیفایە و ڕەحمەتە دەلیلە هەم هیدایەتە گوڵزارێکی بەهاریە بۆ ئێمەی مرۆڤ دیاریە ئەوەی کە دوورە لەم نورە ژیانی گیانەهاریە ئەوەش کە ئالوودەی بووە خەریکی شەو بێداریە بڕوانن بۆ چرۆی ساوای زمان بە قورئان پاراویش وەک مەلێکی کۆساریە ئەی نازانی کاتێ سوورەتێکی قورئان لەبەر دەکەی وا کاڵای زێر لەبەر دەکەی دەروونت منەوەر دەکەی باخی دینت پڕ بەر دەکەی تاجی شاگردیەتی سەید لەسەر دەکەی هێشووی ئاەتەکانی ئەو دڵی جامبوو دەکاتەوە قەڵبەزێکی ڕەهێڵەیە و خەڵتەی باوەڕ دەشواتەوە بە خوێندنی جەمبوونەوەی ڕۆژی حەشر و گیانفیدایی و مەردایەتی دنیامان بیر دەخاتەوە نعرەتەی عومەر موختار و شێخ سەعیدی پیران بەم پەیامە تاقانە بوو زادی ڕوحی مجاهیدینی ئەم دینە ئەم خۆراکە شاهانە بوو بۆیە لای شێخی نوڕسی بۆیە لای سەعید نەورەسی شانازی بوو کە نازناوی خادمی ئەم قورئانە بوو فەرموودەی پێغەمبەرمانە چێ ماهیرە لە قورئانە وەکو فریشتە بەڕێزە ئەوەی بەم قورئانە بدوێ وتەی گەوهەری بەپێزە لاواز کە دەستی پێوە بێ خاوەن هێزە هەر کەس قورئان پێشەوای بێ لە ئاکاری نەفامی دوورە پەرێزە دەسا خوایە بە گەورەی و بەخشندەیت قورئان بکەرە ڕابەرمان دەسا خوایە بە گەورەی و بەخشندەیت قورئان بکەرە ڕابەرمان چرای ژینی دنیامان بێ و شەفاعەتکاری مەحشەرمان ڕەوشتمان پێی جوان کراو بێ باوەڕمان پێی دامەزراو بێ کارمان پێی زاخاو دراو بێ زارمان بە ویردی پاراو بێ چاومان بە نووری ڕێژراو بێ یا ڕەبی خوا لە ئەهلی قورئان قبوڵمان بکەی پەروەردگارە لە خزمەت ئەو قورئانە دابین بیخوێنین گوێی بۆ بگرین کاری پێ بکەین یا ڕەبی خوا پاداشتی هەموو ئەو مامۆستا بەڕێزانە بدەیتەوە کە لە خزمەتی قورئانان و ئێمەیان فێر کردو و ڕۆڵەکانی ئەم میللەتە فێری قورئان دەکەن خوای پەروەردگار مامۆستایانی بەتوانا و دەنگ خۆش بپارێزی لە هەموو بەڵایەک بە دەنگە خۆشەکانیان هەمیشە گوێبیستی قورئان بین پەروەردگارە یا ئەڵڵا لێت دەپاڕێمەوە ئەم کوردستانە هەرگیز دەنگی قورئانی لێدا نەبڕێ یا ڕەبی خوای ئەم کوردستانە و ئەم میللەتی کوردە لە ژێر سایەی ڕەحمەتی قورئانە بحەسێتەوە شریعەتەکەی پەروەردگار تێیدا حاکم بێ یا شافی یا ئەڵڵاه لەم ڕەمەزانە پڕبەرەکەتەدا لەم ڕۆژە مبارەکەدا لەگەڵ ئەم دەستە بە دەستنوێژانەدا لێت دەپاڕێینەوە ئەوەی نەخۆشە شیفای بدەی خوایە ئەوەی نەخۆشە و لەش بە ئازارە شیفای بدەی ئەوەی گرفتارە خوایە ڕزگاری کەی ئەوەی کێشەی خێزانی هەیە ئیسلاحی حاڵی بکەی ئەوەی هەر نەهامەتیەک ڕێگەی پێگرتووە خوایە لەسەری لابەری ڕەحم بە حاڵی هەموو لایەکمان بکەی ئامین ئامین والحەمد لله رب العالمین